لە ڕێگەی ئەم پێشێلکاریانەوە ئەم کۆمەڵە ڕۆژنامە نووس و چالاکوانە مەدەنیانی کە ئەمڕۆ یاداشتەکانی مزار کردووە مەترسیەک هەست پێ ئەکرێت. ئەو مەترسیە تەنها لەسەر ئەوە نییە کە ژن بە کاڵا ئەکرێت، تەنانەت حاڵەتێک دروست بووە مەترسی لەسەر زمانی کوردی هەیە سەر میدیای کوردیا. کەڵێ مەترسی لەسەر زمانی کوردی هەیە، ینی زمان بەرەو ناوچەگەرێتی ئەڕوات. سەرباری ئەوە پیشاندانی چەندین ئەتوانم بڵێم بابەتی ڕوت و نیوەڕوود لە کەناڵەکانە پێش 11 شو ئەمە و حاڵەتانەیە کە هەموو خێزانێکی کوردی نیگەران کردووە. سەرباری ئەوە پیشاندانی خوێن، کوشتن، تەقینەوەکان ئەم حاڵەتانن کە ئەکرێت یاساکە ڕاست لە یاساکە ئەتوانم بڵێم وەک سزا وەک ڕێگریەک نییە، بەڵام ئێمە لێرەیە داوا لە وەزارەتی ڕۆشنبیری ئەکەین کە نوێنەریان لێرە کاک بابەکر ئامادەیە لە ڕێگەی داواکاری گشتیەوە. ئەو حاڵەتی کە لە یاساکەیە ڕێگەی پێ نەگیراوە ئەمڕۆ لەم کۆبوونەوەیە ئەم کۆمەڵە ڕۆژنامە نووس و ئەم کۆمەڵە ڕۆشنبیرە داوا ئەکەین کە ڕێگەگرتن نا، بەڵام با وەک ڕێنمایی لە سەرەتاوە وەک ڕێنماییەک بخێتە بەردەم کەناڵەکان بە تایبەتی کەناڵە بینراوەکان. چونکە بەڕاستی ئێستا چەندین نووسرا و چەندین گلەی نامە چەندین بابەتی ئەتوانم بڵێم مەترسیدار یەتە سەندیکای ڕۆژنامە نووسانی کوردستان کە لە هاوڵاتیان و داوا ئەکەن ڕێگەیەک یان ڕێگە چارەیەک بدۆزرێتەوە بۆ ئەو حاڵەتانی کە خێزان پێش سەعات 11 شەو بتوانێت بە ئازادی سەیری کەناڵەکان بکات. من بەڕێوەبەری گشتی ڕۆشنبیری هونەری سلێمانیم لە کاتێکە ئەم کارە ئێوە باسیەکە نەمڕۆیدەرە باس کرا علاقەی هەیە بە هەولێرەوە. بەڕێوەبەری گشتی ڕاگەاندن و چاپ بڵاوکردنەوە لە هەولێرە حەزەکەم هەمووتان بزانن، یانی مۆزوعێکی گرنگە. هەندێک خەڵک ڕۆ کاتێ ئێمە کە بەڕێوەبەراتی سلێمانی چکارەیە چییەکە ئەم مۆزوعێکی وردە علاقەی هەیە بە زۆر شتی تریشەوە کە خۆتان نازانن مۆزوعی لا مرکزی ئەو شتانە کە تا ئێستا سڵتەکە لا ئێمە دەسەڵاتی سانسۆر لە سلێمانی نییە بۆ هەندێک مۆزوع ئەگەر علاقەی بە سلێمانی و هەبێ. ئەمە خاڵەشی گرنگە حەزەکەم هەموو لایەکتان بیزانن، چونکە خەڵک زۆر ینی پەیوەندیەکە بە ئێمەوە بۆ هەندێک شتی تریش بەڕاستی.